نووسینەوەی تێکۆشانی ژنان یان نووسینەوەی مێژووی تێکۆشانی ژنان ئەو کارە دەبێ هەر خۆی ژنان خۆیان بیکەن. دیارە زۆر کارێکی زۆر گرنگە، چونکە ژنان بەشێکی جیاواز نییە لە کۆمەلگا. دیارە ئەگەر کۆمەلگا لەم مێژووە کەمی هەبێ یا کەمتەرخەم بێ، ینی ئەم مێژووە هاوسەنگ نابێ، لاسەنگە بێ بەڕاستی. بەڵام مێژووی ژنان کە پەیوەستە بە مێژووی تێکۆشانی هەموو کۆمەلگا، پەیوەندیەکی زۆری هەیە بەوەی کە ژنان خۆیان ئەم کارە بکەن. ینی ژنان نابێت چاوەڕوانی ئەو بکەن بڵێن یەکێکی تر ئەم کارەکە، یاخود پیا و ڕێگە چۆڵەکە بۆ تۆ بیتە پێشەوانێ و ئەم کارە توانی زۆر بە ئاسانی بیکەیت. بەڵکۆ بێخۆ ژنان ڕێچکەشتێن بێتە پێشەوە، مێژوی خۆی بنووسێتەوە، یان ئەو تێکۆشانانەی کە لە مێژووە بووە لە زۆر بوارە. دوایمە پرسێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی. بۆ نمونە ئەمساڵ لە خەڵاتی نۆبل لە ئیکۆنۆمی خاتوونێکی پرۆفیسۆرێکی زانکۆی هارڤارد لە ئەمریکا خەڵاتەکەی وەرگرت. خەڵاتەکەی پەیوەندی هەبوو بە لێکۆڵینەوەی مێژووی ژنان لە ساڵی 1990 داواتە لە 100 ساڵی ڕابردوودا، کە پەیوەندیەکی زۆری بەوە هەیە بە گۆڕانەکان، چ گۆڕانی کوچکاریگەری کە بوو لەسەر کۆمەلگا. یعنی بە دەرئەنجامی ئەو لێکۆڵینەوەی خەڵاتی نۆبڵی وەرگرت، چونکە ئەمە دەری خست کە ژنان لەگەڵەوەی کە زۆر زوو هاتوونەتە ناو بازاری کارەوە، کاریگەریی زۆریان لەسەر کۆمەلگا بووە، بەڵام ئەم مێژووە ون بووە، دیار نەبووە. لە یەکێ لە ئینتەرویوەکانی ئەڵێ ئەم کاری من وەکو کارێکی ئەو بۆکە وەکو دیتێکتیڤ، ینی بگەڕێم بە شوێن سەرچاوە بگەڕێمەوە بۆ ئاشیوی 100 ساڵەمەوە پێش بزانم ژنان چیان کردووە، ژنان ئیشیان کردووە. بەڵام ئەڵێ ئەگەر بگەڕێی بەسەر بڕێ بۆ گۆرستانێک لەسەر کێلەکانە بینیت هەموو ئەو پیشانی کە پیاو کردوێتی نووسیبیانە، بەڵام کە ژنەکان نووسراوە لەسەر کێلەکانیان کچی فلان کەسە یان هاوسەری فلان کەسە. یعنی هیچ دیار نییە، پیشەکان ون بووە، تێکۆشانەکانیان بووە وەکو نووسەر. یعنی ئەمانە بەڕاستی هەمووی کاری ژن خۆیەتی کە ئەم کارە بکە. لەم ڕوانگەیەوەی کارێکی تریژەوەیە کە ئەم مێژووە بێتە ناو سیستەمی پەروەردەی کە تۆ نووسیتەوە، دیارە ئەبێ هەوڵیش بدەیت بێتە ناو خوێندنی قوتابخانەکانەوانێ بۆ ئەوەی ئەم کەسایەتیانە دەرکەون لە کۆمەلگا، بۆی ئەم کەسانە کاریگەریان هەبێ. قوتابخانە کۆمەلگا پێکاتووە لە کچ و کوڕ بەبێ جیاوازی، کەواتە تۆ بۆ کچان قوتابیانی کچانی زۆر گرنگە کە تێبگەن کە ژنان لە تێکۆشانی ژنان چۆن بووە، یا ئەو ژنانی کە تێکۆشاون چیان کردووە. بۆیە ئەمڕۆ ئەتوانین کە ئێمە وەکو کچ ئەتوانیت هەندێک بوار تێپەڕێنی بەهۆی ئەو تێکۆشانانەوە بووە. لە ڕاستیدا پێگەی ژن، ئەگەر ئێمە باسی ڕۆژهەڵاتی ناوڕاست بکەینەوە بە تایبەتیش کۆمەلگای کوردستان، کاریگەری هەم دین، هەم کۆد و بەندی کۆمەڵ، هەمیش ئەو یاسایانی کە تا ئێستش پەیڕەو دەکرێن، کاریگەریکی زۆری هەیە لەسەر ئەوەی کە ژن هەمیشە کشاوەتە دواوە، نەیتوانیوە ڕێچکەشتێن بێ، لە زۆر بوارە نەهاتوە پێشەوانێ. ڕاستە گۆڕانکاری زۆر ڕووی داوە، بەڵام بە هۆکاری ئەو سیستەمەی کە هەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و کاریگەری دین لەسەر یاسا و لەسەر بیر و بۆچوونی خەڵک بەگشتی، کاوای کارێکی وای کردووە کە ژن زۆر نەوێرێت، بێوەریەکی وای نەبێ، بێتە دەست پێشخەدی بکات و بەو کارانە بکە. ینی نووسینەوەی ئەو مێژووە، گەر من باسی مێژووی کۆن بکەین لە چەند وەکو چۆن خۆت دەستنیشانەکەت چەندین ژنی گەورە هەبووە لە مێژووی کووردا لە حەبسەخانی نەقیب. ئەگەر بێ باسی یەکەم قوتابخانەی بکەین کە بۆ کچان کراوەتەوە لە شاری سلێمانیە، خاتوو فاتیمە مەحێدین یاخود چەندین گوزیدە یامولکی، ئەمانە هەموو ڕێچکەشتێن بوون
هاتوونەتە پێشەوانێ کچانیان فێری خوێندەواری کردووە دیارە و کاتانە چەند کەسێکی کەم یا ڕۆشنبیرانی کەم یا خوشاعیرانی کەم هەبوون کە پشگیری ئەم هەڵوێستیان کردووە بەڵام هاوکاتیش کۆمەلگا زۆر خەڵکە بۆ دژایەتی کردوون ئێستش بەداخەوە کە لە زۆر بوارە کە پێگەی ژن بەڕاستی لە هەندێک بوارە کشاوەتە دواوە بەوەی ئەو گۆڕانکە ئەو بیر و بۆچوونە دواکەوتوانی کە وردە وردە هاتووەتەوە ناو کۆمەلگا لە کوردستانە بینین کە لە زۆر لایەنە کەس زۆر ناوێت ڕێچکەشکێن بێ یاخی ببێت یانی تا ئێستش کێشە زۆر هەیە بۆ ئەوەی کە کچان بێنە پێشەوە دیارە ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە کەس نەتوانێت ئەو بیۆریە بەخۆی نەدات بێتە پێشەوانێ و ئەو کاریگەریانە بکە بەڕاستی ئەوەی کە تۆ دەستنیشانی کرد دیارە لەم ساڵانەی دواییە کە کەس ڕۆڵێکی گەورەی هەبووە لە شەڕی داعیشا یاخود لە زۆر بواری ترا بەڵام هێشتش بە پێویست ئەو پێگەی نەدراوەتەیە بە تایبەتی ئێستا کە بینین لە ئەوروپاش بە هەماشەوە لە زۆر بوارە پرسی ژن پێگەی ژن بەرەو دواوەکشێتەوە بەهۆی دەرکەوتنی ئەو پارتە ڕاستڕەوانە یاخود پارتە ڕاستستانە لە زۆر وڵاتی ئەوروپا پێگەی ژن دیسانەوانی لاسەنگەیەکی بخۆیەوە دیوە ینی ناکرێ ئێمە بڵێن چاوەڕێ بکەین بۆ نمونە ئەم پرسە خۆی ئەچێتە پێشەوە یا ئەم پرسە پیاو ئەتوانێت ئەو کارە بۆ تۆ بکە ئەبێ ژن خۆی بەڕاستی ئەبێ ژن خۆی ڕێچکەشکێن بێ خۆی یاخی ببێ لە زۆر دابوونەدید ئەبێ ئەو کارە بگرێتە دەستخۆی هەم مێژووی ژن لە کۆنیشا کە ئەو ژنانی کە تێکۆشەر بوون ئەبێ خۆی ئەو کارە بکە گینە ناتوانێت کەسی تر بۆ بکە بە هۆکاری ئەوەی کوردستان هەمیشە لەژێر دەسەڵاتی داگیرکەرانە بۆ سیاسەتێکی هەمیشە توندوتیژ بەرامبەر وەکو کورد وەکو نەتەوە کراوە هەم لە مەسلەی لە زمانی سەدام یا پێش لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە گە بگەڕیتەوە بۆ ئەم سە ساڵەی دوایی هەموو ژەمەیەک لە دوایەکەکانی دەوڵەتی عێراق کوردیان وەکو نەتەوە چەسانەتەوە مافی ئەوە نەبووە ئازاد بی مافی ئەو نەبووە زمانی خۆی بەکاربێنی بەهۆی ئەم پرسەگنەتەوەیەوە پرسەکانی تر کە لە ناو کۆمەلگا بوون هەموو شاردراوەتەوە و بێدەنگی لێکراوە هەر لەو ڕوانگەیەوە کە ئەو بۆچوونە هەبێ بڵێن لە کۆنا ژن کوشتن نەبووە یاخوتون دژی نەبووە بەرامبەر ژنان بە هۆکاری ئەوەی شاردراوە بووە و نەنووسراوەتەوە و باسی لێ نەکراوە لەبەرەوەی هەموو کاتێوە گوتراوە ئێستا وەختی ئەوە نییە لەبەرەوەی تۆ جارێ وەکو کورد ئەچەوسیتەوە بەڵێ تۆ وەکو کورد چەساویتەوە بەڵام هاوکاتی ژنانی کورد جگەلەوەی وەکو کورد چەساوەتەوە هەر ئەو زۆری کە ڕژێمەکانی عێراق بەسەر نەتەوەی کووردا هێناویانە هاوکاتیش پیاویش هاوکات یاخود دەسەڵاتی پیاو سالاریش جارێکی تر کوردی ژنی چەساندۆتەوانێ یعنی ژن لە دوولاوە بەڕاستی چەسانە و زۆمی بەرامبەرا کراوە لەلایەکۆ لەلایەن دەسەڵاتەوە لەلایەکیشەوە لەلایەن بیر و بۆچوونی پیاو سالاری بیری خێڵەکی عەشایری ئەمانە هەمووی وای کردووە کە هیچ دەنگت لەوە نەیە هەموو بێدەنگ بی لە بەرامبەر ئەو زۆرەی کە بەرامبەر ژن کراوە هەر وەکو زۆر بەداخەوە تا ئێستش کولتوری شەرەفپارێزی بۆتە دیاردەیەکی زۆر ناشرین تەنانەت لە ناو کۆمەلگای ئەوروپا کە باز لە کولتوری شەرەفپارێزیە کرێ زۆر فامیلی زۆر خێزانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هێندێتەوە خێزانی جارجار خێزانی کوردی شتێکەوەی زەر شەرمەزارە بێ کە لەم ساڵی 2023 تا ئێستا باز لە کولتوری شەرەفپارێزی بکرێ لەبەرەوەی هەموو کات دەسەڵاتی پیاو سالاری یاخود بیر و بۆچوونی دواکەوتوی عەشایری و خێڵەکی شەرەفی خێڵ یا شەرەفی فامیلی یا شەرەفی عەشایەکی گەوریان بەستۆتەوە بە شەرەفی ژنەوانێ کە ئەمە هیچ پەیوەندێکی نییە بە شەرەف لە ڕوانکە و بۆچوونە دواکەوتووەی ئەو کۆمەلگای دواکەوتووە لە قوتابخانەیە لە سیستەمی پەرۆدەیە پێش هەموو شتێک مناڵنەوەی داهاتوو ئەمڕۆ قوتابخانەی کا خوێنن دەبێ ئاشنای مێژۆکەی خۆیان بن
یعنی لە پێش هەموو شتێکەوە بۆ ئەوی بتوانی هەنگاوەکانی داهاتووت بەرەوچۆ ئەنێ ئەبێ بزانیت لە مێژۆکەت چۆن بووە لەناو ئەو مێژوەشدا دیارە ئەو مێژوەش پەیوەندی بە مێژووی نەتەوەیەکەوە نەتەوەش پێک هاتووە لە تێکۆشانی ژنان و پیاوان بە هەموو بەگشتی ینی تۆ ناتوانانی تێکۆشانی ژنان جا بکەیتەوە لە کۆمەلگا بەڵام ژن وەکو دیارە من لەبەر دووری ئاگدار نیم بەداخەوە کە چی لە ناو ئەو کتێبانە هەیە کە خێتە بەردەمی قوتابیان بە زۆکو تۆ ئیشارەت پێدا بەڵام بەڕاستی ئەوە جێگای زۆر داخە ئەگەر بەم شێوەیە کە نەمێژووی نەتەوەکەی خۆت نەمێژووی وڵاتەکەی خۆت بە جوانی ئەگەیەنی بە قوتابیان نەمی ئەو مێژوەش کە تێکۆشان و خەباتی ژنان بە درێژایی مێژووی تێکۆشانی کورد وەکوونەتەوە ژنانش لەگەڵیا بووە یعنی ئەوە نییە تێکۆشانی ژنان جیاواز بێ لە تێکۆشانی پیاون لە سەردەمە جیاوازەکانە بە شێوازی جیاواز دیارە هاوکاتیش چەندین ژنی نووسەر و ڕووناکبیر و ئەدەبدۆست و شاعیر لە ناو ئەم مێژوە هەیە هیچێک لەوانە مەستوورەی کوردستانی یا مەستوورەی ئەردەڵانی کە لە سەردەمی ئەماراتی ئەردەڵان کە هەم شاعیر بووە هەم مێژونووس بووە خۆی ئایا ئێمە چەند هەوڵمانداوە کە یەکێک مێژونووسێکی وەکو مەستورە بناسەنین بنەوەی داهاتوو تەنانەت مەستورە یەکەم مێژونووس بووە وەکو ژن لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی هاوکاتی شاعیر بووە یعنی ئایا ئەمانە چەند گرنگی پێدراوە بۆ ئەوەی بتوانیت تۆ نەوەی داهاتووت هوشیارکەی بە هەنگاوەکانی داهاتووت لە پێناوی پرسی خۆیان لە پێناوی پرسی نەتەوەکەیان لە پێناوی ئەوەی کچ و کوڕ وەکو یەک هاونرخن یەکسانن دەبێ ئەم مێژوە بناسێنێ بەڕاستی دەبێ ئەمانە هەمووی بخرێتەوە نێو قوتابخانەکانەوە ئەگەر نەشخرێتن یعنی ئەرکی مامۆستایە خۆ بۆ نمونە شێوازی ئیشکردن دیارە لە ناو سیستەمی قوتابخانە لە کوردستان و لە وڵاتێکی وەکو سویدا کە من لێ ئەژین جیاوازە بەڵام ئەگەر تۆ کتێبێکت لەبەر دەستا بێ کە باسی ئەم مێژوە بکە باسی ئەم ژنە تێکۆشەرانە بکە مامۆستا دەتوانێت ئەم کتێبە بێنێتە ناوپۆلەوە خۆ کەس لە ڕێگەلەمان بڕۆ ناکەم کەس ڕێگر بێ لە مامۆستا کە ئەم پرسانە باز نەکە یا مامۆستایە کە دەوانەی کوردیڵێت و یاوانەی مێژوڵێتەوە ئەمە خۆی بێنێتە ناو پۆلەکەوە ئەمانش نمونەن یعنی زۆر گرنگە کە مامۆستا خۆی کە بزانێت ینی مەرجنیەتەوە ئیلا ئەبێ بۆ دابندێ ئەمە باسکەی ئەوە مێژوی خۆتە بێنە پۆلەوە قوتابەکانت هوشیار کە بە مێژوە زۆر گرنگە بەڕاستی جێگای زۆر داخە کە مێژوو بەو شێوەیە ئەخوێندێ بەبێ ئەوەی مێژوی کورد بخوێندێ بەبێ ئەوەی مێژوی تێکۆشانی گەلی کورد نەتەوەی کورد بخوێندێ یا بەبێ ئەوەی دەستنیشانی ئەوە بکرێ کە ئەم داگیرکەرانە چیان لە وڵاتەکەی من کردووە چیان لە خەڵکەکەی من کردووە ئەمانە هەمووی کەمتەرخەمی زۆر گەورەیە لە ناو سیستەمی پەروەردەی ئێمەیە ئەوەی کە من ئەمەوێ بیڵم زۆر گرنگە کە سیستەمی پەروەردەی کوردستان کە ریفۆرمێکی ڕیشەیی تێدا بکرێ لە هەموو وانەکانە بەڕاستی بە تایبەتی وانەی مێژوو وانەی زمانی کوردی وانەی ئاین ئەمانە ئەم سێوە وانەیە کە زۆر گرنگن پەیوەندیەکی زۆری هەیە بە هوشیاری تاکەکانی کۆمەڵەوە پەیوەندیەکی زۆری هەیە بە ناسنامەی نەتەوەکەتەوە یعنی ناکرێتەوە مناڵێک لە قوتابخانە 12 ساڵ بخوێنێت نەزانن مێژۆکەی خۆی چییە چۆن کە یاخو زمانێکی کوردی ڕەوانی هەبێ یاخو شارەزایی نەبێ لە هەموو ئاینە جیاوازەکانە یعنی لە کاتێکا کوردستان چەندین ئاینی لێ خەڵکەکەی چەندین بڕوا و ئاین جیاوازیان هەیە تۆ بە تەنیا بە بەردەوام مێشکی مناڵ ئەشۆیتەوە بەوەی یەک دین یەک فەلسەفە یەک شتیان بخەیتامەوە یعنی ئەمانە هەموو گرنگن کە لە پەروەردەی کوردستان ریفۆرمێکی تەواوی ڕیشەیی تێدا بکرێ گۆڕینی ئەو کتێبانە زۆر گرنگە وەکو دەستنیشانم کرد بە تایبەتی ئەو کتێبانی کە پەیوەندی بە ناسنامەی ئێمەوە هەیە یعنی
يعني كم ترخمية أو ياخذ بآگاییە لە هوشیاری کە تۆ ئەم مێژووە خەیتە بەردەمی مناڵ ئەیکەواتە و قوتابیانی کە پۆلی شەشی ئامادەی تەواو دەکەن بە چ زانیاریەکەوانێ دێنە ناو کۆمەلگەوە چۆن ئەتوانن هەستی نیشتیمان پەروەرەتیانە بێت چۆن ئەتوانن بە مێژۆکەیان ئاشنا بن چۆن ئەتوانن بزانن ئەو ژنانی کە خەباتیان کردووە چێ بوون بە تایبەتی بۆ کچانی ئەمڕۆکە لە ناو کۆمەلگایە زۆر زۆر گرنگە کە نمونەی جوان بخەیتە بەردەمیان نمونەیان هەبێ نمونەی کەسە تێکۆشەرەکان ژنە تێکۆشەرەکان وەکو چەندین ژنی تێکۆشەر تەنانەت لە خەباتی ڕزگاری خوازی نیشتی کوردستانە تێکۆشاون گیانی خۆیان بەخشیوە بۆ ئەوەی بتوانن بە زمانی کوردی قسە بکەن بۆی بتوانن کورد مافی خۆی هەبێ بۆی مناڵی کورد بە ئازادانە بیر بکاتەوە یعنی ئەمانە هەمووی گرنگن کە مناڵی کورد قوتابیان پێی ئاشنا بن پێی هوشیار بن بەوە دەنا ناتوانن هەنگاوەکانی داهاتوو بەرەوکیۆ بنن دەنا هیچ خەمێک نییە بۆ ئەم کۆمەلگایە چۆن بەرەو پێشەوەی بەری هیوادارم نەوەی کوردستان هوشیار بێ بە مێژۆکەی کچانی کوردستان ڕێچکەشکێن بن بوێر بن یاخی ببن لەو کۆت و بەندانی کە بۆیان دانراوە و ئازادانە و بە بیوێرانە هەنگاو بەرەو داهاتوو بکەن